بێگومان هەمیشە کۆمەلگایەکی پێشکەوتوو پەروەردەیەکی باش و گەورە و کاریگەری هەیە و ئەو وڵاتانی کە گرنگی بە پەروەردە دەدەن هەمیشە گۆڕانکاریێکی باشی تێدا ئەنجام دەدرێت تاکەکانی بەرهەمدارن و پێگەیشتون و کەمتر تووشی ڕۆکۆمەڵێک ڕووداوی و باردۆخی سیر دەبنەوە بۆیە هەمیشە ئەو ئاڵنگاریانەی کە هەیە لە کوردستانی شاجەی پرسیار و دەپرسێت ئەخۆ پەروەردە بەرەو کوێ دەچێت و تا چەندێک مەترسی هەیە لەسەر پەروەردەی تاکەکان باسییان بابەتە دەکەین کە کاریگەری پەروەردە چیە لەسەر ڕەفتاری تاک بە میوانداری زۆر بەڕێز مامۆستاک بەرغەریب ڕاوێژکاری پەروەردەی مامۆستاک وەربەخێر زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست. سەرەتای هەموو پرسیارێک یانی ناساندنی بابەتەکە و پێناسەکردنی پەروەردەیە. بەڵێ دیارە بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕێزم بۆ ئێوەی خۆشەویست و بۆ بینەرانی خۆشەویستی پەیام تیڤی. بەڕاستی یەکێک لەو بابەتانەی لەناو کۆمەڵگای ئێمە کە لە قەیرانێکی قوڵایە بریتێ لە دۆخی پەروەردە. یعنی بۆیە لەو تا ڕادەیەک ڕەشبینیەوە دەست پێەکەم کە لە کۆتاییدا بگەین بە گەشتبینی ئەوەی کە ئێمە ئیش لەسەر برینەکانی ناوم کۆمەلگا بکەین بزانین ئەم کۆمەلگا ئەم برینانەی بەچی چارەسەرە بن. پەروەردە شادەماری ڕاستەقینەی جەستەی کۆمەلگایە. پەروەردە داینەمۆی بەڕێوەبردنی هەموو کۆمەلگایەکە. بڕۆ لە هەموو کۆمەلگا پێشکەوت و سەرکەوتووەکانی دنیا بپرسە بڵێ هۆکاری پێشکەوتن و سەرکەوتنی ئێوە ئەگەڕێتەوە بۆچی یەکەمی شت باسی دۆخی پەروەردەکە. ئێستا ئەتوانین بڵێن پەروەردە دایکی لە دایکبوونی هەموو شتەکانی سەر زەویە. باوەڕکەن ئەگەر نەبێت بە مبالەغە دوو ماسی لە ڕووبارێکا شەڕ بکەن دەستی پەروەردەی تێدایە. ئەگەر کارەساتێکی سروشتی ڕوو بدا لە کێوێک لە شارێک لە شاخێک دەستی پەروەردەی تێدایە. ئێستا تێکچوونی بار و دۆخی ژینگەیش پەیوەندی بە پەروەردەوە هەیە. پەروەردە ئەوەندە کایەکی گرنگە ئەوەندە کایەکی گرنگە بەڕاستی تاوانێکی گەورەیە کە فرامۆش بکرێت. ئێمە لە ناوم کۆمەلگەی خۆماندا ئەو بابەتانەی کە حەقیقەت نەبێ بیان خەینە ئەو لەوێتەوە بەداخۆ خراونەتە پەراوێزەوە بەداخۆ فرامۆشکراون. هەموو ئەو ڕووداوە تراژیریانەی ڕۆژانە بەردڵ و چاوی ئێمەکەون هۆکارەکەی گەڕێتەوە بۆ خراپی دۆخی پەروەردە. هەموو ئەو پێکدادانە فکری و ئایدۆلۆژی و نەریتی و کەلتوری و کۆمەڵایەتیە سیاسیش لە ناو کۆمەلگەی خۆمانە ڕوئەدا هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەرچاوە حەقیقەکەی خراپی دۆخی پەروەردەی ئێمە. کەواتە پەروەردە مادام پێناسەکەی ئەمەیە گەشە پێدان و پەرەپێدانی ئاوەزە و عەقڵ و فکر و هزر و جەستە و هەموو ڕاندەکانی مرۆڤە پێویستە ئێمە فەرامۆشی نەکەین. باش مامۆستا لەمێک دوو ڕۆژەی پێشوە ڕووداوێکی نەخوازراو لە گۆڕەپانی ماتۆر سوارەکان لە مەنتیقەی هەوانە سەرنجێر هەمومانی ڕاکێشاوە زۆرێکیشمان هۆکاری ڕوودانی ئەم حاڵتەمان بۆ خراپی جۆری پەروەردەیە و ئەو لایەنانەی کە ئەو ڕووداوەیان تیا دروست بوو گەڕاندەوە. تێبینی بەڕێستان و خوێندنەوەی پەروەردەی بەڕێستان بۆ ئەم جۆرە ڕووداوانە چۆنە؟ ئایا بەڕاستی پەروەردەیەکی دروستیان نادروست ئەبێتە هۆی دروست بوونی ئەم جۆرە بابەتانە؟ لە ڕاستیە ڕووداوەکان وەکو وێنەوان وێنە سەرەتایی کێشیت دوای ڕەنگیەکی ئەم ڕەنگەیش هەموو ڕەنگەکان تایە بەشدارە بن. هەموو ڕووداوێک کە ڕوەدەن سیاست، ئایدۆلۆژیا، نەریت، کۆمەلگا، گۆڕانکاری، پەروەردە هەموو شتەکان تایە بەشدارن. یعنی هیچ بەڕاستی حەقی ئەوە نییە هیچ لایەنی خۆی لەو بابەتە دوور بخاتەوە چونکە هەر تاکێک لە کۆمەلگایەکە دروستە بێ لە دروستبوونی هەموو شتێک دەستی هەیە. زۆر جار ئەم تاکە تاکێکی نەریتیە، زۆر جار ئەم تاکە تاکێکی مۆدێرنەیە، زۆر جار ئەم تاکە تاکێکی سیاسیە، زۆر جار ئەم تاکە تاکێکی کۆمەڵایەتیە. هەمومان کاتی خەریکی دروستکردنی تاکەکانی ئەم کۆمەلگاین کاریگەریمان لەسەریە. زۆر جار میدیاکان زۆر ڕۆڵیان هەیە لە دروستکردنی تاکە. یعنی ئێستا ئەو ڕووداوی جەنابەت باسیەکەی قەناعەتم پێ بکە ئەو ئافرەتەی کە لەوێ بووە ئەو کیژۆڵ و کچەی کە لەوێ بووە بەشێکی قوربانی گەورەی دەستی میدیاکانن. بەشێک لە میدیاکان کچی ئەم وڵاتە ئافرەتی سەنگین و سەلاری ئەم وڵاتە بە عقارێکی زۆر خراپابن. ئەیان هێنن لەسەر ئەوانەی کە داڕ و خاون بەڕاستی ئەوانەی کە بریندار بوون ئەوانەی کە لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیەوە نەخۆش کەوتون ئەیان هێنە سەر شاشەکان ئەڵێ تۆ بە ماوەی چەندێک توانیت ئۆتۆمبیلێکی گران بەهای ناوازەی دانسقە بکڕی، تۆ بە ماوەی چەندێک توانیت ببیت بە خاوەنی شوقەیەکی ناویشان لێناو ئازادی
ناویشان لێ ناوە ئازاتی گەورەترین تاوان بەلای منەوە ئەوەیە ئینسانێک تووشی ئینفعالات بکەی دوایی لەسەر هەڵچوونەکانی سزای بدەیت. ئێمە بەڕاستی ئینسانەکانمان وا لێ کردووە سەیری بکە تۆ میدیاکانت کاتێک کار لەسەر ئەوە ئەکەن کە مۆدێرنەی ناو ئەم کۆمەلگا سەرتەڵی جوانیەکانی ناو ئەم کۆمەلگا ئەوانن کە بەڕاستی بەهێزی جەستە بژێوی خۆیان پەیاکەن ئەو کاتێکی ژۆڵە و کچولاوەکانمان بەو ئاقاراچن هەموو تەقەلا هەوڵێکەدەن بگەن بەو مۆدێرنانە. بەڵام ئەگەر تۆ کۆمەڵی ئافرەت و کوڕت بەرەمێنان لەسەر ئینسانێکی داهێنەر بێ ئینسانێک بێ بیرۆکەکانی بخاتە خزمەتی نیشتیمانەکەی ئەو کاتە گەنجەکان ئەو ئاراستەگرن. بەداخەوە ئێمە هەم میدیا هەم سیاست هەم کەلتورە هەم نەریت هەم فکر هەم ئاین هەم ئایدۆلۆژیا هەمووی دەستیە لەو ڕووداوانە. بەڵام ئایا کامیان هۆکاری ڕاستەقینەین؟ بە قەناعەتی منەڵێم دۆخی پەروەردە هۆکاری دروستبوونی ئەو دۆخە دژوارەیە. ئەگینا ئەگەر پەروەردەیەکی سەلیم و تەندروست و دروستمانە بێ بەڕاستی ئەو ڕووداوانە لە ناو کۆمەلگادا زۆر دەگمەنن. باشە خوێندەوە ئێوە چییە سەبارەت بە ڕاو بۆچوونی خەڵک هاوڵاتیان لەسەر ئەم ڕووداوانی کە ڕوو ئەدەن، یعنی هەمیشە ڕاو سەرنجی جیاواز دروست ئەبێ لەسەر بابەتەکان هەر یەکە و بە شێوازێک دەری دەبڕێت. ڕاو بۆچوونی ئێوە سەبارەت بە خۆی جیاوازی ڕا زۆر ئاساییە، یعنی ئەو بیر و بۆچوونە جیاوازانەی کە ڕوەدەن لە ناو کۆمەلگادا ئاساییە. بەس بربەرەکانی ڕاق خەتەرە، مەسەلەن بربەرەکانی فکری خەتەرە. ڕووداوەکە ئاساییە لەوانەیە لە ناو زۆر کۆمەلگادا ڕوو بدەن، بابەتێکی زۆر نۆرمال. بەڵام کاتێک لە دوای ڕووداوەکان ئەو ململانێ فکریە و ئەو نەخوێندنەوەی یەکتری و ئەو ئیستێزا و ناشرینکردنی یەکتریە زۆر خراپە. سەپاندنی ڕای خۆت و ئەمانە زۆر خراپە. خەڵکێکەیە بەداخەوە ئەو ڕووداوانە خاتە ئەستۆی ئاین بەتەنە. ئەخرەمە تاوانێکی گەورەیە. من گاڵتەم لێ دێ بەڕاستی ئاین هەڵهێنەری ئینسانێکی ڕاست و دروست و حەقیقەتە. مرۆڤ ئێمە بەداخەوە تا ئێستا لە ڕووی جەستەیی و لە ڕووی شکلیەوە دەستکاریەکەین، لە ڕووی مەوزوعیوە دەستکاریمان نەکردووە. زۆر گرنگە ئینسان لە ناوەوە دەستکاری بکرێ. کاتی خۆی شۆڕشی ئێران کرا هاتن دوو قەراریاندا، دوو قەرار. یەکەمیان دوو لە ڕووی بینەران و جەنابتان خێرا خانە لەش فرۆشەکانیان داخست و لە چکردنیان کرد بە ئیجباری. لە کۆتاییدا ئەوانەی کە لەچک بەسەر بوون لەش فرۆش بوون بە لەسەر لە ناو ماڵەکانی خۆیانە خەریکی ئەو کارانە بوون. بەڕاستی ئێمە خراپە لە دەرەوە دەستکاری ئینسان بکەین. ئەبێ دەستکاریکردنی ئینسان ئەبێ لە ناوەوە بێت. بەداخەوە ئێمە هەم وەکو حکومڕانی هەم وەکو سیاسەتی حکومڕانی هەم وەکو دەسەڵات تا ئێستا پلانی ئەوەمان نییە لە ناوە دەستکاری ئینسان بکەین. دەستکاری ئینسانکردنیش لە ناوە تەنها لە ڕێگەی پەروەردەوە ئەتوانین بیکەین. چونکە ئەگەر لە ڕێی ئاینەوە بێ ئەوە تا خۆتانی بینیر خەڵکێک دژایەتیەکە کە ئەو ئاینە بێگەرد و جوان و پیرۆزەی ئیسلامەیە کە ئەیەوێ مرۆڤ بە جوانترین شکڵ دروست بکا، بە جوانترین ئەداوە بیخاتە ناو کۆمەلگا. بەڵام بەداخەوە ئێمە وەکو کابرای نابیناکەمان لێ هاتووەڵێ جارێکیان نابینایەک ئافرەتێکی هێنا. ئافرەتەکە هەموو ڕۆژێک لاف و گەزافی ئەوەی لێدا ئەوید من زۆر ناسک و جوانم، خۆزگە چاوتەی بینی کە من چەندێ ناسک و جوانم. هەموو ڕۆژێک ئەمەی بە تەعلیق بە پیاوە نابیناکەوت. پیاوە نابیناکەش ڕۆژێکیان پێی وت ئەگەر تۆ ئەوەندە ناسک و جوان بوویتایە ئەوانەی کە چاوساق بوون توان بۆ من جێ نایێش. زۆر جار ئێمە بەداخەوە ئەو بابەتە گرفتێکی گەورەی خەڵک بە نابینامان نەزانێ. هەموو ئەو بیر و فکرە بەڕاستی دواکەوتوەی کە لە وڵاتانە ئێستا هیچ کار و ئیشێکی پێ ناکرێ دێنێ خزیێن لە ناو کۆمەلگای خۆمانەوە نەوەکانمانیان بە خراپی ئاراستە ئەەکەن. ئەمە تاوانێکی گەورەیە. ئەبێ هەموو تاکێک لە ئاستی خۆیەوە لە ناوم کۆمەلگا خەمێک لەو بابەتە بخوا. بەڕاستی ئێمە گرفتی نوخبەمانەیە، نوخبەی سیاسی، نوخبەی فکری، نوخبەی ڕۆشنبیر، نوخبەی ئەوە هەمومان دابش بووین بەسەر کۆمەڵێ ڕەوت و ئایدۆلۆژیا و بیرکردنەوە کە هی ئەومان قبوڵ نییە. خۆ ئاساییە لە ناوم کۆمەلگایەکە بیربۆچوونی جیاوازەیە، ڕای جیاوازەیە، بەس ڕێگەی جیاواز زۆر کەمە. ئێمە بەداخەوە هەموو ڕاجیاوازەکان ئەمان با بەرەو ڕێگەی جیاواز ئەوە خراپە، ئەمان با بەرەو ئامانجی جیاواز ئەوە خراپە. ئێستا ئەم کۆمەلگای خۆمان بەڕاستی وای لێ هاتووە تەنها وەکو وەڵێ لە هەڵپەرکێدا یەک ڕیزین لە تەواوی شتەکەدا زۆر جیاوازین. بێگومان جا ئەوە زۆر خراپە. یعنی ئەم دوورە پەرێزیە، ئەم پەرگیریە، ئەم چوونە چێوە لە یەکتری زۆر خراپە. ئەبێ هەمومان ئامانجەکانمان
هەمومان بێنینەوە چەق هەمومان ئیشی لێ بکەین خەمی ئەم کۆمەلگامان بێ چونکە دوجار ئەگەر تاکێک هەر فکرێکیە بێ ئەلمانی بێ ئیسلامی بێ چەپ بێ ڕاست بێ هەر شتێک بێ کار و کردەوە باشەکانی بۆم کۆمەلگا باشە هەر کار و کردەوە خراپەکانی بە پێچەوانەوە بۆم کۆمەلگا خراپە ئەها ساڵێکیان کابرایەکی جوتیاریان بانگێش کرد کە خەڵاتی یەکەمی جوتیاری پێ بدەن لە چاندنی گەنما لە وڵاتەکەی خۆیان قسێکی زۆر ناوازەی کرد ئەو بە سادە و ساویلکەی و بەراعەتی خۆی کردی بەڵام خوێندنەوەیکی زۆر قۆڵی لە پشتە وتیان ئێمە لە یەک شتی تۆ سەردەر ناکەین تۆ خاوەنی جوانترین تۆوی گەنمی لە وڵاتی ئێمە بۆچی دەی بە دراوسەکانیش ناترسی ئەو ڕکابەری یەکەمێت تۆ بێن نەدواوتی نەخێر ئەوانە دراوسەی منن ئەگەر تۆوێکی خراپیان پێبم ڕەشەبا تۆکەی ئەوانی شەخاتە ناو کێڵگەکەی منەوە منیش تۆ باشەکەم لە دەست دەرەچێ بۆیە ئێمە خاوەنی هەر بیرکردنەوەیکین تکایە با ڕێگە نەدەین خراپەکانی تری بیرکردنەوەکانی تر کە خراپەی تیای بێڵین بەرەوکمان بگرێ بێڵین خێزانمان بشێوێنێ بێڵین نەریتمان بشێوێنێ بێڵین کۆمەلگامان بەگشتی بشێوێنێ کاتە ماوەسا بوونی پەروەردەیەکی خراپ لە ناو ژیانی تا کاچ کاریگەریەکی خراپ یاخود چ شوێنەوارێکی خراپ لەسەر کۆمەلگا بەجێ هێڵە بە ڕێژەیەکی ترسناک بێگومان مرۆڤێک خراپ پەروەردە کرابێت زیانی هەیە بۆ سەدان مرۆڤی تر کە باش پەروەردە کراوە یعنی نازام پەروەردە بەڕاستی وەکو متمانە وایە متمانە سەدان ساڵیەوێ کۆی بکەیتەوە بە یەک چرکە لە دەستە چی پەروەردە بەو شێوەیەیە لە گەڕێک یەک مرۆڤی خراپە بێ کاریگەری لەسەر تەواوی ئەو گەڕەکە دائەنێ باوەڕەکەن لە یەکێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستانە من خۆم کۆڕ و سیمینارم بۆ گرتوون مدیرەکەیان پێوتم خوێندکارێکم تووشی مخەدەرات و کێشانی مخەدەرات بووە بەگشتی وتی 12 خوێندکاری لەناو قوتابخانەکەما فێر کردووە ئەو 12 خوێندکارە چواری لە خوێندکارە زۆر نایابەکانی ناو قوتابخانەکەم بووم یعنی سەیری بکە تاکێک ئەمە بکە بە پێوەر کە تاکێکی خراپ چەندێک کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگا جێهێڵێ چەندێک کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگا جێهێڵێ ئێمە بەداخەوە بەڕاستی ئەبێ بە خۆمانە بچینەوە ئەبێ خەمێک لەم کۆمەلگای خۆمان بخۆین ئێمە ئەبێ ئاراستەیەم کۆمەلگامان دیاری بکەین ئامانجێم کۆمەلگامان دیاری بکەین ئێمە هەتاکو ئێستا خەم لە ئایندەی نەوەکانمان ناخۆین قەناعەتم پێ بکەن باوەڕم پێ بکەن ئەگەر ئێمە هەر بە دیارم برینەوە دابنیشین بڵێن گەورەی برینەکەمان گەورەیە برینەکەمان چارەسەر نابێ هەر یەکێکەمان تاوانەکەی بخەینە ئەستوێ یەکتر من بڵێم خەتای تۆیە تۆ بڵێ خەتای تۆیە ئەم برینە هەر بەو شێوەیە بمێنێتەوە دوجارە بین بە کۆمەلگایەکە ڕەحم بە هیچ شتێک ناکەین دوجارە بین بە کۆمەلگایەک بێ ڕێزی بە دایک و باوک بە هەموو پیرۆزەکان بە هەموو مقەدەسەکانی ناو کۆمەلگاکەین جا بۆ ئەوەی لە پێناو بەرژەوەندی خودی خۆشمان بێ ئەبێ خەمێک لەم کۆمەلگا بخۆین خەمێک لە ئایندەی گەنجەکانمان بخۆین بۆ ئەوەی گەنجەکانمان بەو شێوەیە نەبن کاتێک ئێمە گەنجەکانمان بەو شێوەیە بینین و بێخەمیشدا ئەنیشین دڵنیاتانەکەم ئایندەیەکی زۆر خراپ چاوەڕێمانەکە سەیری بکەن ئێمە ئەو گەنجانی کە ئێستای بینین کە کچێک کە مرۆڤێک دێتە ناویان تەقەبولی ڕێزگرتن و احترامگرتنی ناکەن بە شەق هەڵەدەن لە مێینەیەک بە شەق هەڵەدەن لە مامۆستایەک بە شەق هەڵەدەن لە دام و دەستگاکان بە شەق هەڵەدەن لە یاسا و پیرۆزیەکانی ئەم وڵاتە دڵنیابن ئێمە کۆمەلگەیەکی باش نین دڵنیابن ئایندەیەکی باشمان نابێ دڵنیابن ئێمە ئەو کاتە ئینسانێکی خەیاڵی و بەڕاستی دووربین نین کە پێمان وابێ ئەم کۆمەلگا بەر هەنگاوەکانی بەرەو پێشکەوتن و بەرەو سەرکەوتنە چێ ئەمە مرۆڤێکی خەیاڵ پڵاوین ئەمە مرۆڤێکی هەڵخەڵەتاوین ئەبێ بیر لە خۆمان بکەینەوە واقعانە بیرکەینەوە کۆمەلگاکەمان بەرەو هەڵدێرە چێ کۆمەلگاکەمان وای لاتوە گەنجەکانمان ڕەحم بە هیچ شتێک ناکەن ڕێز لە هیچ شتێک ناگرن ئەبێ خەمێ لە خۆمان بخۆین ئایندەی ئەوان پارێزراو بکەین لە پێناو ئایندەی خۆماندا زۆر باشە کاتە با بێنە سەر ئەوەی کە پێویستە چی بکرێت و کێ بەرپرسیارەتی لە ئەستۆیە باست لەوە کریانی کەسمان خۆمان بە بەرپرسیار نازانین هۆکاریمە بۆ چیە گەڕێتەوە وڵای هۆکاری ئەمە بەڕاستی بۆ دەسەڵاتی سیاسی پشکێکی گەورەی بەرەکەوی حکمڕانی بە تایبەتی و ململانەکانی شوای لێ هاتووە ئێمە لە بۆساین بۆ ئەوەی یەکتری هەڵە بکە و ئێمە چێژ لە هەڵەکردنی یەکتریە بینین لە ڕووی سایکۆلۆژیەوە ئێمە پێمان وایە کە تۆ کەوتی من سەرەکەوم لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی شخصی لە ڕووی سایکۆلۆژیەوە هەموو ئەم بۆ چوونانەمان بۆ دروست بووە ئەمە کێ لێی بەرپرسە بە قەناعەتی من ئەگەر بە من بڵێن ئەڵێم کەرتی پەروەردە بەرپرسیاری یەکەمە لەو دۆخە ئەوە هیچ دەسەڵاتی حکمڕانی بەرپرسیاری حەقیقیە بەڵام ئێمە کەرتی پەروەردە بەرپرسیارە بۆچی ئەڵێم کەرتی پەروەردە بەرپرسیارە خۆ من خۆم کادرێکی پەروەردەیم لە ناو وەزارەتی پەروەردە زۆر حەزەکەم دۆخی پەروەردە یاریمی کوردستان بەرەو پێشەوە بچێ زۆرش حەزەکەم چاکسازی تێدا بکرێ و بە هەمومانیشەوە ئەوە نیەتمانەوە هەوڵی ئەوە ئەدەین بەڵام ئەگەر ئێمە
واز لە پەروەردە بێنین وەکو چەند ساڵە وازمان لێ نێاوە دۆخ دژوارتر و خراپترە بێ ئەگەر ئێمە بمانوێت ئەم کۆمەلگا چاک بکەین ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەین بۆیە ئەڵێم کۆی ئەم ڕووداوانەی کە ڕوەدەن پشکی شێری گەورەی خراپەی بەردۆخی پەروەردەکەوێت یعنی ناوەندێکی گرنگە کە بۆ منداڵ هەر لە سەرەتاوە لەوێ ئەبێ هەتا بێگومان ناوەندێکی گرنگە چونکە ئێستا ئێمە وەکو خێزان ئەکرێت مەسەلەن لەناو سیاسەتە هیچ تاکیقلان دامەکانی خێزانەکەمان سیاسی نەبێ لەناو مەسەلەن هەموو کایەکانی ترا دام و دەستگاکانی ترا ئەکرێ خێزانەکان ئەندامی لەوێ نەبێ بەڵام لە قوتابخانەکاندا هەموو خێزانی ئەندامێکی لەوەیە کەواتە ئێمە ئەتوانین هەموو ئەو پەیڤ و پەیام و قەشنگە و جوانە پەروەردەیانە کە مرۆڤ دروستەکە مرۆڤ بنیادەنێ مرۆڤ گەشببینەکە مرۆڤ جوانەکە مرۆڤەکە بە ئینسانێکی ئەرێنی ئەتوانین لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی ئەندامەکانی ناو خێزانکانەوە بیگەێنین بە ناو خێزانەکانمان ئەو کاتە بین بە خاوەنی کۆمەلگایەکی باش بەداخەوە یەکێکی تر لەو شتانەی کە بەدەر لە پەروەردە کە ئێستا ڕۆڵێکی خراپە بینێ بریتێ لە خێزان نازانم بۆچی خێزان ئەو دڵسۆزی حەقیقی نەماوە جاران دایک و باوک و داهۆڵی ناو مەزرعەکان ئەوەستان بە دیار ماڵ و منداڵەکەیانەوە بزانن کەی دێنەوە کەی لە ماڵ دەرەچن خەریکی چین ئامانجیان چییە خولیایان چییە ئیشیان چییە چۆن بیرەکەنەوە خەمی هەموو شتێکی ئەم ئینسانیان نەبوو نازانم دایک و باوکی ئێستا چۆن لە منداڵەکەی ناپرسێکە شەو درەنگی ئەگەڕێتەوە بۆچی لە منداڵەکەی ناپرسێکە لە ژیانە خەریکی چییە بۆچی ماتۆرسکیلێک بۆ منداڵەکەی ئەکڕێ لە کاتێکدا هێشتر عەقڵی گەورە نەبووە لە کاتێکدا هێشتا عەقڵی بایی ئەوە نییە کە بە پێ بچێتە دەرەوە من پێم سەیرەکە ماتۆرسکیلێکە کڕێ بۆ منداڵەکەی بێزگەلەوەی کە بە شێوەیەکی هەڵەش بەکاری ئەهێنن زۆر بە شێوەیەکی هەڵەش بەکاری بۆیە ئێمە بەڕاستی یەکێک لەو تاوانەی کردومانە ئەوەیە بە پێ جەستەی ئینسانەکان عەقڵمان گەورە نەکردووە ئەبێت دەست تێوەردەینە لە سەرەتاش باسی ئەوم کرد ئەبێ لە ناوە دەستکاری ئینسانەکان بکەین مرۆڤەکان گەورە بکەین چەندێک جەستەی گەورە بوو لەگەڵی عەقڵی ئەوەندە گەورە بێ ئەگینا کارەساتی گەورەمان بۆنێتەوە کاتێک گەنجێکە بینی چەکێکی بەدەستەوەی عەقڵی بەڕێوەبردننی چەکی نییە ماتۆرسکیلێکی پێیە ئۆتۆمبیلێکی پێ عەقڵی بەڕێوەبردننی ئەوە نییە بەڕاستی لە هەموو وڵاتانە پێشبڕکیە بینی ئەسب سواری بینی شوێنەکانە بینی بە شێوەیەکی منەظەم بە شێوەیەکی یاسایی و کەلتوری و نەریتی ڕێکخراوە خەڵک چێژی لێ بینێ من نازانم ئێمە بۆ وامان لاتوە ئێستا بە ماتۆرسکیل و لە شوێنە یاخی و قاچاخەکانە ئەو مرۆڤانەی کە یەشت گەرم و سارد و ڕەش و سپی لە یەک جیاناکەنەوە خەریکی بەڕێوەبردننی ئەو شتانن و دەسەڵاتی حکومڕانی و سیاست و لایەنی قانونیش بە ئاسانی فەرامۆشی کردوون من تێناگەم بۆچی خەمێک لەم کۆمەڵگا ناخۆن بۆچی خەمێک لەم گەنجانە ناخۆن بۆیە بەڕاستی خێزانیش ئەبێ بیرێک لەوە بکاتەوە کە تاکەکانی جوان پەروەردە بکە کە خەمی بخواخۆ و منداڵانی لەوێ کۆبوونەتەوە منداڵی کوێن لەو جەزیرەی واقواقەوە ناتون هەمویان ئەندامی ئەم خێزانانەی ناوم کۆمەڵگەی خۆمانن لایەنی کەم زۆرینە هی ناوم فەرەنگەن هی ناوم کەلتورن هی ناوم نەریتەن هی ناوم ئاینەن هی ناوم کۆمەڵگەی خۆمانن بۆچی ئێمە ئاوامان لێکردوون ئەو کوڕووکاڵە کە شەقیان وشانوا گریمان کیژۆڵە و کچەکەی یە وڵاتە نەبوو لە وڵاتێکی ترەوە یاخی بووە قاچاق بووە لە نەریتی لە کەلتوری لە بیری لە هەزری لە ئاوەزەی بەڵام خۆگەنجە شەقوەشێنەکەی هی ئەم وڵاتەیە هی ئەم نەریتەیە هی ئەم کەلتورەیە هی خێزانی ئەم کۆمەلگایە بۆیە خێزانەکان ئەبێ ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان ببینن ئەبێ خەمێک لە ئایندەی تاکەکانی ناو خێزانەکان بخۆن پێم سەیرە منداڵی 12 شەو بۆ بێ لە دەرەوە بێ بەداخەوە کاتی ئەچیت گوزەرێ بکات شەوانە درەنگێک لە ناو کافتریا و شوێنە گشتەکاندا ئەم هەموو مێر منداڵ و گەنجە ئەبینی خۆمویان کوڕێ وڵاتن چیەکەن لە دەرەوە بەبێ متابعە بەبێ عەقڵێکی کامل و شامل بێگومان زۆر بەشیان زانیاری کەمیانەیە لەسەر خۆ بەڕێوەبردن بۆیە تکایە خێزانە خۆشەویستەکان زۆر زەرورە بگەێنەوە سەر حەقیقەتی معنای دروستبوونی خێزان لە ژیاندا ئەگەر خێزان پێی بەوە بووە چۆن تاکەکانی ئەندامەکانی خێزانەکەی بەڕێوە بە تاکەکانی خێزانەکەی زانێ لە دەرەوە چۆن مامەڵە بکە بۆیە ئەرکی خێزانە ئەرکی یاسایە ئەرکی دەسەڵات و حکومڕانیە کە تاکەکان بە شێوەیەکی باش ئاراستە بکە لەم کۆمەلگا هەوسار لەو قسەیەتەوە کە فەرمووت ئێمە لە بۆسیان بۆەوەی یەکێکمان هەڵەیە کەم کورتێکی هەبێت تەمان یەکێک لەو دیاردە زۆر زۆر ناشرینانەی کە ئێستا لە ناو هەرێمی کوردستان و لە ناو خەڵکی هەرێمی کوردستانە هەستی پێکرێ بابەتی جیاوازی بیر و بۆچوون جیاوازی ئایدۆلۆژیا جیاوازی شار جیاوازی ناوچە ئەمە زۆر زۆر هەیە و خەڵک لەسەرم ئەساسانە بڕیاردا مەسەلەن هەر لەسەرم ڕووداوی شەقوەشانەی گۆڕەپانی ماڵتۆش سوارەکان لە هەم سۆشیال میدیار هەمومان ئەمان بینی نووسرا بوو لە سلێمانی ئەم ڕووداوە ڕوویداوە
ئەگەر لە هەورێژ حاڵتێک باڕدا لەوانەیە خەڵکی ناوچەیەکی تر بڵن ئەمە لە هەولێر ئەو حاڵتە ڕوویداوە ترکیز بخەنەوە سەر ناوچەکان یان جاری وا هەیە ترکیز دەخرێتەوە سەر گروپێکی جیاواز یان حیزبێکی جیاواز ئایدۆلۆژیایەکی جیاواز بەس من ئەمەوێت بچینە سەر بابەتێکی تر ئەویش گرنگی ڕۆڵی میدیای لە پەروەردەیە ئێستا لەوانەیە میدیا جێگەی قوتابخانەی گرت بێتەوە جێگەی خێزانی گرت بێتەوە جێگەی دەسەڵاتیشی گرت بێتەوە کە ئێستا میدیایە خەڵک ئاڕاستە کە ئاڕاستی پەروەردەی کۆمەڵگە دیاری ئەکا مامسا ڕۆڵی میدیا چۆن چا بکرێ چۆن حل بکرێ و لەم گێژاوەیە بێتە دەرەوە کە ئێستا میدیا لە بری ئەوەی ئامانجی ئێوە بێت تاکێکی تەندروست پێ بگەێنێ بۆ کۆمەلگا ئامانجی ئەوەیە لایک و وی پیجەکانی خۆی و چەناڵەکانی خۆی بەرز بکات دەست خۆش بێ پرسیارەکە زۆر جوانە پێشەوەی وەڵامی ئەوە بەمەوە بەڕاستی بە زەروری ئەزانم کە ئێمە هەموو ئەو کەسانەی کە ناویان مامۆستایە نایان ڕۆشنبیرە نایان خەمخۆریم کۆمەلگایە تکایە بەسەی تر فرۆشتنەوەی هەموو خراپەکان بخەینە ئەستۆ یەکتر وڵی بەرپرسیارەتی بۆ بە تۆپی هەمومان بۆ یەکێڵەکی باوەڕم پێ بکەن ئەو ڕووداوە ڕوویدا من بەشێکی گەورەی بە تاوانی خۆش مێزانم تەنانەت خۆم چونکە ئەگەر ئێمە پەروەردەشیارێکی حەقیقی بین زۆر بەدەگمەنە و ڕووداوانە ڕووەدا ئەڵێ جارێک حەزەکەم مەمەتان بۆ بگێڕمەوە ئەڵێ جارێک کۆمەڵی مامۆستا سواری فڕۆکەیە کران پێشەوەی فڕۆکەکە بفڕێت ئاگاداری مامۆستاکان کرایەوە وتیان ستافی فڕۆکەوانی خوێندکارەکانی خۆتانن قوتابیەکانی خۆتانن هەمویان بەپەلە ڕایان کردە دەرەوەی یەک مامۆستا مایەوە پرسیاریان لێ کرد تۆ بۆ نەچوویتە دەرەوە وتی ئەو ستافە کە فڕۆکەوانن خۆم پەروەردەم کردو خۆم ئەزانم چۆن پەروەردەم کردو بۆیە دڵنیام لە ژێر دەستیەوانە پارێزراوە بم تەنها ئەو مامۆستا پەروەردەشیارێکی حەقیقی بوو سەیری بکەن ئێمە کاتێک تاک دروستەکەین بە شێوەیەک دروستی ناکەین لە ناو کۆمەلگا ڕۆڵێکی جوان ببینێ جاران لە حوجرەکانە لە ناوەندە ئاینیەکانە ئینسانێک دروستە کرا بەرگەی هەموو ڕەشەبایەک بگرێ بەرگەی هەموو ناخۆشیێکی ژیان بگرێ بەرگەی هەموو ئەو شتانە بگرێ کە ڕای جیاواز و بیرکردنەوەی جیاواز بوون سەیری ئەو مرۆڤە گەورانەکەن جاران ئەو هەموو شتە ناشرینانە دراوە بە دڵ و دەرونیانە خۆیان ڕاگرتووە بە نەرمونیانی و بە لەسەرخۆیی حەقیقەتیان نیشانداوە ئێستا ئێمە دژواری هەڵچوون ئینفعالات دژ بە یەکبوون ڕقلێبوونەوە وای لێ کردووی ناتوانین حەقیقەت نیشانی یەکتری بدەین وەکو ئەوەی مەولانا ئەڵێ حەقیقەت ئاوێنەیەک بشکارێک و پارچەیەکی بردووە من پێم وایە خۆم ڕاستترین مرۆڤی سەر زەویم ئەوەی بەرەمبەری شەر پێی وایە ئەمە زۆر هەڵەیە ئێمە هەمومان پێکەوە هەموو ئەم جیاوازیانە وێنەیەکی ڕاستەقینە تەواوەکەین ئەوەی یەکێکە لەو خاڵانەی بەڕاستی بەلای منەوە زۆر زۆر گرنگە کاریگەری میدیا لەسەر تاکەکانی کۆمەلگایان لەسەر کۆمەلگا بەگشتی بەڕاستی میدیا بریتیە لەو سەکۆ و لەو شوێنەی کە ئینسان دروستەکە لە ئێستادا لە ڕابردووە یەکێک لە پایەکانی دروستکردنی ئینسان لەوانەیە سۆشیال میدیا و میدیا و تەکنۆلۆژیا نەبوو بێ بەڵام لەم سەردەمەدا یەکێک لە دروستکردنی یەکێک لەو شتانەی دەستیە لە دروستکردنی ئینسانەکاندا نەوەکاندا منداڵەکاندا بریتێ لە میدیا زۆر زۆر بەداخەوە ئێستا میدیاکانی ئێمە بەشێکی باشی بەشێکی زۆری بەشێکی بڵێم لە 170 ڕۆڵێکی نەرێنیە بینێ لە ناوم کۆمەلگا چونکە شتێکمان نیشانەداهی کەلتوری ئەم کۆمەلگانیە پێش هەموو شتێک هی نەریتی ئەم کۆمەلگانیە پێش هەموو شتێک هی فکر و ئاین و ئاوازەی ئەم کۆمەلگانیە ئێمە ئەبێ میدیاکانمان ئەبێت ئەو کەسانەی عەقڵێتی پشتی میدیاکانن ئەبێ بزانن ئەم کۆمەلگا خواستی لەسەر چی شتێکەیە ئەبێ بزانن ئەم جەستەی ئەم کۆمەلگا بۆ چی پۆشاکێک باشە چی جلوبەرگێ بە جەستەی ئەم کۆمەلگای ئێمە ئەکا بەداخەوە میدیا ئێستا ئیش لەسەر دژەڕەوتی ئەم کۆمەلگاکە هەندێک لە میدیاکان ئەڵبەتە میدیا یاریێنیشمانەیە کە بەڕاستی بێگومان مقەیەد و پابەندە بە نەریتی ئەم کۆمەلگا بە ئایندەی ئەم کۆمەلگا بە تاکانی ئەم کۆمەلگا بەڵام بەداخەوە زۆرینەیەک وای کردووە کە یعنی من پێم سەیرە تۆ ئەفلامێکی ئەوروپیە یەنی تورکیە یەنی وڵاتانی ترە یەنی کە هیچی بەم کۆمەلگا ناچێت بۆچی لە میدیامان هەیە ڕکلامەکە بۆ کللتورێکی تایبەت بۆ شێوازە ژیانێکی تایبەت بۆ فکرێکی تایبەت بۆی کۆمەلگا هەمووی بەو جۆرە بژی من نازانم ئێستا ئێمە کۆمەڵێ قسەکەین کۆمەڵێ ویستی خۆمان دەرە بڕین بۆی خەڵک بەو شێوە بیر بکاتەوە میدیاکە ئێوە کۆمەڵێک شت نیشانەدا بۆی خەڵک لەسەر و نەریتە بژی هەڵبەتە کۆمەڵی میدیاش کاتێ شتێ نیشانەدا ئەیەوێ خەڵک لەسەر ئەو جۆرە بیرکردنەوە بژی من نازانم میدیا هەیە بەداخەوە
یعنی باس لە فیلمێک نیشانەداکە دایکەکە لەگەڵ 4-5 پیاوە پەیوەندی هەیە ئەمە چی سوودێ بە کۆمەلگا بینێ پیاوەکە سەعات 12 شەو 2 شەو ئەگەڕێتەوە بە سەرخۆشی پەیوەندی لەگەڵ دەیان ئافرەتی ترەیە لە دەرەوەی خێزانەکەی خۆی کوڕێک هیچ پەیوەندی بە خێزانەکەیەوە نەماوە هەڵهاتووە یاخی بۆ قاچاق بۆ لە خێزانەکەی کچێک خەڵکەیەنێتەوە ناو خێزانەکەی شەوانە لەگەڵ یا ئەمێنێتەوە نازام نیشاندانی ئەم فلیمانە چی سوودێک بەم کۆمەلگای ئێمە ئەوش لە فەراغی نەبووی کە خۆمان نەمانتوانیەوە شتێکی باش پێشکەکەین یان هەمان بێ بۆیە دەستمان ناوەتەوەی کللتوری بێگانە بێنین بۆ خۆمان بێگومان ئێمە نەریتمان فکرمان ئاینمان کۆمەلگە و کۆمەڵایەتیمان سەدان بەشیەم بۆ شایە بیرکردنەوەمان پێیەکە پێی پڕکەینەوە بەڵام هەندێک بەدەست ئەو بۆشایانە دروستەکەن لەسەر ئێمە هەندێک بەدەست ئەو بۆشایانە بەو ڕستە وشە دژوار و ناشرین و چەمکە خراپانە پڕەکەنەوە ئەیانەوێ ئەم کۆمەلگا چونکە بەڕاستی هەندێک خەڵکەیە وەکو ڤایرۆسی خراپوان ڤایرۆسی خراپ سوود لە لاشەیە کرد وەرەگرێ کە زەعیف و مەناعی نەما بێت هەندێک خەڵکەیە لەسەر ئەم کۆمەلگا سوود لە کۆمەلگایەکی ناڕۆشنبیر ناسەرکەوتون نەخۆش داڕما و لە قیەم و بەها ئەخلاقیەکانە بینێت بەداخەوە بۆیە کار بۆ ئەوانە ئەکرێت ئێمە ئەبێ هەمومان بەڕاستی لەسەر ئەو بابەتانە بینە دەنگ لەسەر ئەو بابەتانە هەڵوێستمانە بێ لەسەر ئەو بابەتانە قسە و ڕای خۆمانمانە بێ بە خۆشحاڵیەوە کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکە مقەیەدە بە بنەما ئەخلاقی و بە هاو قیەمە گرنگەکانی ناو کۆمەلگاوە ئەوە تا کاتی شتێکی نەشاز و نامۆ ڕۆکاتەم کۆمەلگا هەمومان دژی بڵندگۆکانی هەمومان دژی ئەو دەنگە ناشرین و بزیە و خراپانەی کە ئەیەوێ بەها ئەخلاقیەکانی ئەم کۆمەلگامان بە کۆمەلگای ئێمە لە ئەساس ئایشتر باشە لە ئەساسدا ئایشتر پابندین بە باوقیەمە باشکانەوە بەڵام دەستێکی باڵا هەیە بۆ تێکدانی دەستێکی باڵا هەیە بۆ ڕووخاندنی دەستێکی باڵا هەیە بۆ بردننی مرۆڤەکان بۆ بردننی منداڵەکان بۆ لێسەندنەوەی دایکایەتی بۆ لێسەندنەوەی باوکایەتی بۆ نێشتنی خێزان هەموو ئەمانە ئەبێ ئێمە ئاگامان لێبێ پێش هەموو شتێ خێزان دوای ئەوە دەسەڵاتی حکومڕانی دوای ئەوە قوتابخانەکان دوای ئەوە میدیاکان دوای ئەوە کەسایەتی کۆمەڵایەتیەکان سیاسەکان هەر هەمومان پێویستە بە ئاگابینەوە پێویستە ئاگامان لە پاراستنی ئایندەی ئەم وڵاتە بێ ئاگامان لە پاراستنی ئایندەی ئەم نیشتیمانی بێ فەڵەستینیەکان قسەیەکی زۆر جوانیانەیە سرودێکی خەمگینیان هەیە من هەمیشە گوێی لێ یەگرم ئەڵێ ئەگەر هاوڕێیەکت لە دەست چوو ئەتوانی هاوڕێیەکی تر بگریتەوە ئەڵێ ئەگەر کارێکت لە دەست چوو ئەتوانی کارێکی تر بدۆزیتەوە بەڵام نیشتیمانت لە دەست چوو نیشتیمانێکی ترت بۆ دروست نابێت نەوەیەکت لە دەست چوو نەوەیەکی باشت بۆ دروست نابێت دوایی ئێمە ئێستا نیشتیمان و نەوە لە دۆخێکی زۆر مەترسیدارن ئەبێ هەمومان خەمیان بخۆین هەمومان ئاگامان لێ بێ وەکو بیلبیلەی چامان بیان پارێزین بۆی نیشتیمانمان لە دەست دەرنەچێت دەست خۆش بەمە ساڵم تەوەرانە بێ کاتی تایبەتی بۆ دابنێت و ینی لە ڕۆژەکە گۆشەیەک تایبەت بکەین بە بابەتی پەروەردەی ئەوەندە گرنگە بە تایبەت لە ئێستەیە بەڵام خشتەی بەرنامەکان هەرەونە هاوکاریمانەکە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە لێرە سپاس بۆ یخوا بەخێر بێ مامۆستا ئەکبەر غەریب مامۆستا و ڕاوێژکاری پەروەردەی زۆر زۆر بەخێر بێ